جیاوتەوژی دەلالەتاوی چەندەیە و خەڵکێمە دەرڤژی کوردێنماین کە پارچە پارچی دیان سێ پارچی دێر کوردستانێژی کو تێبگان و بخونن و بنویسنجی بڕاستی ئەم گەلک کێفخۆشێتکن وەختێکە قەناتی مەڕەبێ کە ئەمزان کە پشتەکە مەهەیە کە دەنگێکی مەدگەهینە دەرەکێ و خاستن قەناتی 24 هەچی دەرە ئەم چنێ بڕاستی نوە ئەسکە خۆدانێ ضحیە تقريبا قال لك ناجي وناجات وضحيه كاس وكمثلا ديما الكردستان دا از جديلها موافد اخذهم از نجديل خو عائله خو فدا اخذهم از جديل هفت هزار ناجي وناجات دا اخذهم وكخدان الضحيه به وكهتان هو 3000 كچو خوشكو براي مي وندابويا اجمالا کەساتین یەنی زیدید سابەگەرا دامەزرانە کوردستان 24 دەبێژن کوردستان 24 ڕۆڵەکە گرنگ دەپرسن نەتەوەی نیشتمانی دەهەیە وەیەش و ئازارێنی زیدیان دە باشترین ئاوا گەهاندنە هەموو جیهانێ تایبەتمەندیەک بۆ کەناڵێ 24 ماهەیە دایمەن بەڵاوکردناویە بەهۆریەکەکە مکوم هەیە و معلوماتی و بەیان و دوکمنتێت کە دیارت کە و ڕۆنت کەش خەڵکێراوەکو کە بێتێ سەڵتا ئاچارێ بەهۆریە خەڵکێکی گەلک پێ لێنە هەموو ڕاست و دروستن و فرێشن کەناڵێکی پرۆفیشناڵە پشتەوانیەکە گەلەکە دوور و درێژ کردە تایبەتە شنگال و دۆزا شنگالێدا مەدیت نەو چادا چەپەرادا سەردانا مەدکەر و سەردانا پێشمەرگا کرد و دۆزا شنگالێ نەقلی هەموو جیهانێ کردم گەلک سوپاسێوی کەناڵیت کردن پشتەوانیاوی کەناڵی بۆ دۆزا ئێست ڕاستی کەناڵی 24 تا ڕادێکە هەرە باش خۆل کێشێن نەتەوەیی و ئاینی کرێ خوددایە بە تایبەت بەرنامەکی تایبەتی هەیک و بەرنامە یەزید خان بەڕاستی ئەوژی بەرنامەکە ئەدەجی خۆدا تا ڕادەیەکی شالیێ ئاینیوە بڕاستی تا ڕادەیەکە هەرە باشی دیسا ڕۆڵێکی دیار و بەرچاوە بۆ شالیێ نەتەوەی بەژی چونەیەکی شوانەوە ئەم بینین مانشێتێن واجی ئەپتیپێن لاتینی ژیاوتەوژی دەلالەتاوی چەندەیە و خەڵکێمە دەرڤژی کوردێنماین کە پارچە پارچی دیان سێ پارچی دێر کوردستانێژی کو تێبگان و بخونن و بنویسنجی بڕاستی ئەم گەلک کێفخۆشێتکن وەختێکە قەناتی مەڕەبێ کە ئەمزان کە پشتەکە مەهەیە کە دەنگێکی مەدگەهینە دەرەکێ و خاستن قەناتی 24 هەچی دەرە ئەم چنێ بڕاستی نوە ئەسکە خۆدانێ ضحیە تقريبا قال لك ناجي وناجات وضحيه كاس وكمثلا ديما الكردستان دا از جديلها موافد اخذهم از نجديل خو عائله خو فدا اخذهم از جديل هفت هزار ناجي وناجات دا اخذهم وكخدان الضحيه به وكهتان هو 3000 كچو خوشكو براي مي وندابويا ابريكا في قناتي ام دنگه خود گهينه همو جهه ام سپاسیا ودکن و جناب ودکن و پیروز به و براستی هر قناته کی وسا چه بو گلک شمار گلکا و دنګ مبغهینه خلک کی عالمه کی اجمالا بەیان و دوکمنتێت کە دیارت کە و ڕۆنت کەش خەڵکێراوەکو کە بێتێ سەڵتا ئاچارێ بەهۆریە خەڵکێکی گەلک پێ لێنە هەموو ڕاست و دروستن و فرێشن کەناڵێکی پرۆفیشناڵە پشتەوانیەکە گەلەکە دوور و درێژ کردە تایبەتە شنگال و دۆزا شنگالێدا مەدیت نەو چادا چەپەرادا سەردانا مەدکەر و سەردانا پێشمەرگا کرد و دۆزا شنگالێ نەقلی هەموو جیهانێ کردم گەلک سوپاسێوی کەناڵیت کردن پشتەوانیاوی کەناڵی بۆ دۆزا ئێست ڕاستی کەناڵی 24 تا ڕادێکە هەرە باش خۆل کێشێن نەتەوەیی و ئاینی کرێ خوددایە بە تایبەت بەرنامەکی تایبەتی هەیک و بەرنامە یەزید خان بەڕاستی ئەوژی بەرنامەکە ئەدەجی خۆدا تا ڕادەیەکی شالیێ ئاینیوە بڕاستی تا ڕادەیەکە هەرە باشی دیسا ڕۆڵێکی دیار و بەرچاوە بۆ شالیێ نەتەوەی بەژی چونەیەکی شوانەوە ئەم بینین مانشێتێن واجی ئەپتیپێن لاتینی ژیاوتەوژی دەلالە